ئەوە جارە لێرە ئەوە غلط غەڵەت باشە دەڵێ حەز دەکا هەواداری پیاوی هەبێت تا ئافرەت تقریبا ئەرێ باوەری بژنێنینە بۆ من باوەری بژنێنینە ئەی بخۆت ئافرەتی ئەس بخۆ ئافرەتم ئەس ئافرەتم تەمام برادرا من دایکا منە بەس هەندێک سیستەمی ژیانیدا هەموو برادر نینن ئەوها باشە لەلایەن هیچ برادێکەوە هیچ ئازار کچ من ئازار شوێ دیتە ئەوەن ئازار زیاتر لە ئافرەت بینیەوە یان لە پیاو من لە پیاوش دیتە و من لە ئافرەت دیتە بەس ئەکتاشی ینی برادر ژن بێتر نێزیکی ژنەیە ژن بێتر مەسەلەن تو ئاختنێکی بۆ من بێژە فەرقەت و کێرەکێ لە من بدە ئافرەت ینی چونکە وەکی منە کەواتە هەندێن حەز دەکا هەواداری پیاوی زیاتر بێت نا وەکی یەکەن ئەما بەس برادری من کوڕ وەکی برادر باشترە ینی وەکی هەواڵتی بکەم باشتر باش باش تا ئەم جوابی خۆم وەرگرت ئەم گۆشت کەیفی خۆتانە